Hello English learners, لافی خوازانی زمانی انگلیزی. Welcome back for another lesson. For today's lesson, I'm going to teach you some different ways how to respond someone if he says or she says thank you. بۆمڕۆ فێری ئەو دەستەواژە جیاوازانەتانەکەم کاتێک کەسێک بە تۆ دەڵێ سوپاس تۆ چۆن وەڵامی دەیتەوە. لە کوردی خۆمانە ئەڵێن شایانی نییە. با ئێستش ئەو ڕێگە جیاوازانی کەوا لە زمانی ئینگلیزیدا هەیە فێری ببین بێگەوە بۆ چکە هەندێک ڕێگەی جیاوازێ توانی بەکاری بێنیت. یەکەم ڕێگا کە زۆر باوە you are welcome, no problem, no worries, don't mention it. هەر باسیشی مەکە یاخودتر قسەی لەسەر مەکە. my pleasure بە خۆشحاڵی آخر هەتانی بڵێیت پڵەژە هەر بێجکە لەوەی کەوا مای لەگەڵا بەکاربێنیە هەندێک کە سەڵێت with my pleasure. anytime it was the least I could do واتە ئەوە کەمترین شت بوو کە توانیم بیکەم. glad to help کاتێک کەسێک بە تۆڵێ thanks for your help یاخود thanks for helping me سپاس بۆ یارمەتیەکەت تۆش توانی بڵێیت glad to help خۆشحاڵ بووم بەوەی کەوا یارمەتیم دای. هەروەها ڕێگایکی کەشمانەی نەتوانی بڵێ sure ئەمە هەر بەمانای بۆ زۆر گونجاوە کاتێک کەسێک دەڵێ thank you تۆ توانی ئەو بڵێیت. هەروەها ڕێگایکی ترشمان هەیە not at all ئەوەش هەر بە هەمان شیوانی شایانی نییە. So from now on try to use different ways to respond in your daily conversation. Okay? هەڵدن ڕێگەی جیاواز بەکاربێنن کاتێک قسە لەگەڵ کەسێک دەکەن بۆ چکە ئەمەوا دەرەخەکەوە ئینگلیزیەکی تۆ یاخود خۆت هەوڵەیەکەوە پێش ئینگلیزیەکی خۆت ئاستەکەی پێش بخەیت. So I hope you like these videos. Until the next video, have a good time. Bye bye.